ئەگەرەکانی کەمبوونەوەی وشکە ساڵیەکە، ینی هەمیشە ئەمە گرفتێک بووە کە بەهۆی گۆڕانی کەشوها لە جیهانە ئەمە گۆڕانکاریکی زۆری بەسەرا هاتووە و ئێمە وەکو عێراق بەگشتی وەکو هەرێمی کوردستان لەم ساڵدا بە تایبەتی لە چاو ساڵانی ڕابردوودا ئایا ئەگەری وشکە ساڵی کەم بۆتەوە یاخودنا؟ ئەمە پرسیارە سەرچەکەمانە و لە هەمان کاتیشە ئەو ڕێژە بارانبارینەی کە ئەم ساڵ باریوە بە پێی پێویست بۆ ئەتوانین ئێمە پشتی پێ ببەستین بۆ وەرزەکانی تر هەمووکو سەرچاوی ئاوی هەمووکو سەرچاوی وزە ئێمە توانین بە شێوەیەکی باش پشتی پێبەستین و کەم و کوڕیمان نەبێ و کاریگەری وڵاتانی چواردەور لەسەر ئێمە تا چەندە بۆی کە گرتنەوەی ئاوی وڵاتانی دراوسەکان کە هێتە ناو وڵاتی ئێمە و بە تایبەتی هەرێمی کوردستانەوە ئەمانە تا چەند کە ئەگەری وشکە ساڵی لە ئێمە بەجێڵێ هەر لە ڕۆژی دوێنەیە لە وڵاتی عێراق و لە بەسڕە کۆبوونەوەیکی زۆر گەورە لە مەراسیمێکی زۆر گەورە بە ئامادەبوونی چەندین بەرپرسی ناوخۆی و دەرەوەی وڵات کە گفتوگویان لەسەر ئەوە کردکە وڵاتی عێراق ئەگەر بەرە وشکە ساڵی بڕوە مەترسیەکانی برسێتی یاخو کەمبوونەوەی هاوڵاتیانی چ ڕوایە بۆیە بڕیاریاندا کە چەندین ڕێژەی نەمامیدار خوما جارێکی تر بڕوێنرێتەوە لە خواروی عێراق بۆی کۆچکردن کەمتر بێتەوە چونکەیتە بەرەبەرە بە بیابانبوون زۆرە بێ ئەم کۆچکردنە زۆر بێت کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە پێ وە لە ڕووی کەش و هەوای هەرێمی کوردستانەوە ئێمە تا چەند دڵنیا بینەوەی کە ئەو ڕێژە ئاوە و ئەو ڕێژە بارانی هەمانە بە پێی پێویستە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین لەسەر چەند پرسیاری کێشتر بە میوانداری زۆر بەڕێز کاگاسۆ کەمالوەکو بەڕێوەبەری کەژناسی و بوومەلەرزەی سلێمانی کە بەڕێزانستا لە ستۆتۆ لای ئێمە میوانە کاگاسۆ زۆر بەخێر بێ بەیانیتان بە زۆر سپاس بەخێر بێ هەمیشە باسی وشکە ساڵیەکەین هەمیشە باسی گۆڕانکاریەکانی کەش و هەواکەین ئەم ساڵ وە بە دوایش لە هەفتەی ڕابردووە ڕێژەیەکی بارانبارینی باش باری کە هاوڵاتیان دڵخۆش بوون بۆی کە زیانەکانی بەدوور بین بەڵام ڕێژەکە سوودی لێ ببینین ئەم ساڵ بە پێی پێویست باران باری وەکە ئێوە بەڕێستان ئاگادارن بەڵێ زۆر سپاس بە بەڕێستان دیارە خۆی بابەتی وشتی و وشکە ساڵەکان ئەمە دیاردەیەکی سروشتیە و لە زۆرێک لە ناوچەکانی جیهانە ڕوو ئەدادوە تایبەتیش نییە بە ناوچەیەکی کەش و هەوای معەنەوانێ و هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەم وشتیانەی کە هەبوو ئێمە گەر هەر بۆ نمونە سێری ئامارەکانی بارانبارینی پارێزگای سلێمانی بکەین کە لە 1940وانێ ئەو ئامارانە تۆمارە لە بەڕێوەبەرایەتیمان تا ئەو بارانانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تۆمار کرابوو کە ئەمانە نزیکەی 81 بۆ 82 وەرز لە خۆ ئەگرێت کە ئەمانە زۆر جار هەبوو ئاستی بارانبارینەکان بۆ نمونە پارێزگای سلێمانی تێکرای بارانبارینەکەی لە 675 بۆ 680 ملیمە ئەمە زۆر وەرزمان هەبووە لە سەر و ئاستی تێکرایەکانەوە بۆ نمونە 6 وەرزمان هەبووە لە سەر و 1000 ملیمەوە بووە 45 وەرزمان هەبوو لە نێوان 600 بۆ 900 ملیم 15 وەرزمان هەبوو لە نێوان 500 بۆ 600 ملیم و نزیکەی 14 بۆ 15 وەرزیشمان هەبووە وشتی بووە تا ڕادێک بارانبارینەکان لە خوار نیوەی تێکرایەکانیەوە بووە کە ئەمە دیارە وشتەکانیش ناهاوسەنجێکی سروشتیە کە پەیوەندیەکە لە نێوان بوون بە هەڵم و بارانبارینەکان چ کاتێک بڕی ئاودەردانی زەوی یان لە ڕۆکەکانەوانێ زۆرتر بوو لە بارانبارینەکان ئەوە بە وشتی دەبێت و ئەمەش دیارە خۆی پەیوەستە بە ئەو بەرزی و نزمی بارانبارین کە لەم ناوچانەدا لە وەرزێکەوە بۆ وەرزێک ئەگۆڕێت هیچ وەرزێک نەبوو کە لە ئاستی تێکرایەکانیا بوو بێت یان بە شێوەیەکی هێڵێکی ڕاست ڕۆشت بێت ئێمە سەری داتاکان بکەین بەرزی و نزمی چەند وەرزە بووە کەم بووە چەند وەرزە بووە زۆر بووە ئەمە سروشتی بارانبارینی ئەم ناوچانەیە و لە ماوەی ئێمە لە ماوەی ڕابردووشدا ئێمە دیارە سێ وەرزە کۆمەڵێک بڵین هۆکار کاریگەری لەسەر ئەم وشتیانە هەیە لەوانە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو بەرزی و نزمیە ئەو تەزەبزوبی بارانبارینە کە لە وەرزێکەوە بۆ وەرزێک بەشێکی دەگەڕێتەوە بۆ گۆڕانکاریەکان و یان دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەواکە ئەمڕۆ بابەتێکی گرنگە لە جیهانە بەشێکی دەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەشێکی دەگەڕێتەوە بۆ کاریگەری و لاوازی ئەو سیستەمە پەستانانی کە لە وەرزی بارانبارینە کاریگەریان لەسەر ئەم ناوچانە هەیە ئەمانە کۆمەڵی هۆکارن کە کاریگەریان لەسەر ئەم بەرزی و نزمیانەی بارانبارینەکانی ئەمە دیارە سێ وەرزی شەب ئاستی بارانبارینەکان بەم وەرزەشەوە تا ڕادێکە ئەم وەرزە خۆشبەختانە لە وەرزی بەهارە لە بیدایەتی کە ئێمە ئێستا حالێن لە ڕووی ئاوهەوانی لە وەرزی بەهارە کە خۆشبەختانە بارانبارینەکان تا ڕادێک باشتر بووە
بەڵام وەرزەکانی پێشووتر ئاستی بارانبارینەکان کەمتر بوو و تا ئەتوانین بڵێن لە خوار ئاستی تێکرایەکانی بوو بە تایبەتی ناوچەکانی ئیداری گەرمیان بەڵام پێ دەچێت کە ئێستا ئێمە وەرزی بارانبارینمان ماوە کە وەرزی بەهار عادەتەن بۆ ئەم ناوچانە لە 35 بارانبارینەکانی وەرزی بارانبارین دەکەوێتە وەرزی بەهار کە بیدایەتەکەشی سپاس بۆ خوا باش بوو کە ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردوودا شەپۆلێکی بارانبارینی چڕ ناوچەکانی گرتوانی و کاریگەریشی لەسەر ناوچەکەمان هەبووە و پێ دەچێت کە ئەم بارانبارینانەش بۆ مانگی 3 و مانگی 4 بە پێی زۆرێک لە نەخشە کەشوهەواییەکانی ناوچەکان تا ڕادێک بەرەو باشبوون بڕ. جا ئێمە ئەم ساڵ بینیمان ئەو جارانەی کە بارانباری کەم بوو یان بەفر بە هەماشەوە بەڵام کاتێ بۆ نمونە باران ئەباڕی ڕێژەکە یەکجار زۆر بوو ئەمە ئەتوانێت بە سوود بێت کاک ئاسۆ بۆ خۆژانەوەی ئاو کانیا و ئاوی ژێرزەوی؟ بەڵێ خۆی یەکێک لە تایبەتمەندیەکانی وەرزی بەهار گۆڕانکاری خێراییەکانی ڕگەزەکانی کەشوهەوا یان ئەو تەقلوباتە سەریعانی کە لە کەشوهەوادا ڕوئەدا بەسەر ڕگەزەکانی کەشوهەوا لە وەرزی بەهاردا زۆر جار لە وەرزە گواستراوەکان کە وەرزی بەهار و وەرزی پاییزە ئەم حاڵەتانە دروستە بێت کە ئەبێتە هۆی دروستبوونی بارانبارینی لێزمە باران و بارانی بەخوڕ کە ئەمانش دەرەنجامی ئەو ناسەقامگیریە کەشوهەوانە کە ئەمانش هەمووی پەیوەستە بە بەرزبوونەوەی پلەکانی گەرمای کە ئێمە ئەگەر هەر وەکو تێبینیمان کردبێت لە سەرەتای مانگی سێە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوە کرد کە ئاستی تێکرایەکانی خۆی تێپەڕان کە هاوکار لەگەڵ ئەمەشدا لە چینەکانی سەرەوەی بەرگە هەوا هێشتا کاریگەری وەرزی زستان و نزمی پلەکانی گەرما کە ئەمانە خۆی لە خۆیان ئەبێتە حاڵەتێکی بەهێزی دروستبوونی ناسەقامگیری کەشوهەوا کە ئەبێتە دەرەنجام دروستبوونی جۆرێک لەو هەورە کەڵەکە بوانە و یان ئەو هەورە سیبیانی کە ئەبێتە هۆی دابارینی بارانی بەخۆرکە وەکو بینیمان کە هەر لە ماوەی چەند سەعاتێکە بڕی 104 ملیم باران لە سنتەری پارێزگای سلێمانی ئەمە بە جیاوازی ناوچەکان کە بارانێکی بەخۆر هاوکار لەگەڵیشیا دروستبوونی هەورە بروسکە و لە زۆر ناوچە بارینی تەرزە تۆمار کرا. باش ئەمە ئێوە بە ئاسایی ئەیبینن ئەم گۆڕانکاریانە یان پەیوەندی هەیە بە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوا لە جیهانە؟ بەڵێ ئاماژەمان پێەیە کە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی وەرزی بەهار. چون زۆر جاربوون منە ئەوترێت ئەوەی کە بە حکمی ئەم گۆڕانکاریانی ڕۆژی کەشوهەوا لە جیهانە بۆ نمونە باران لە پڕا ئەبارێت تۆفان دروستەکە ئەمانە ئایا ئەکرێ بوترێت ئەمەی کە لای ئێمە ڕۆیە ئاساییە خەمێک دروست بابەتێکی ئاساییە ئێمە ینی ئێمە کە باسی بارانبارینی زۆرەکەن کە ئێمە هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئەوەی کە تۆمار کرا بۆ 1-2 ڕۆژە نزیکەی 120 میلیمێک بەس لە سنتەری سلێمانیا تۆمارکرا ئێمە لە ساڵانی 2006 130 میلیممان تۆمار کردووە لە ماوەی 1 ڕۆژە لە 2010 132 میلیممان تۆمار کردووە 106 میلیممان تۆمار کردووە 6 میلیم 7 میلیم 8 میلیم ئەمانە هەمووی لە ماوەی 1 ڕۆژە کە ئەمانە بەڕاستی زۆر جار ئەبێتە هۆی دروستبوونی لافا و دروستبوونی بەرزبوونەوەی ئاستی ئاو کە زۆر جار لەوانەیە زەرەر و زیان بات ئێمە هەر بۆ نمونە ئەو شەپۆلی بارانبارینەی ئەخیر لە ماوەی تەنها کەمتر لە کاتژمێرێک بڕی 25 میلیم باران داباریوە کە ئەمە بڕێکی زۆر زۆر ینی بۆ دروستبووی گشتی دوایی داتاکان لای بەڕێستان ئەتوانی بۆ ئێمە و بینەرانیشی بخەیتە ڕوو؟ بەڵێ خۆی کۆی گشتی بارانبارین ئێستا لە سنتەری پارێزگای سلێمانی 469.1 میلیمە بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 366 میلیم تۆمار کرا بۆمە دیارە بە جیاوازی ناوچەکان دیارە ئەم ناوچانی دەوروبەری پارێزگای سلێمانی و بە ناوچەکانی ئیداری گەرمیانی شەوانێ ئاستی بارانبارینەکانی بەراورد بە تایبەتی ناوچەکانی گەرمیان بەراورد بە پار ساڵ ئاستی بارانبارینەکان زۆر زیادی کردووە و هەنێ ناوچەش بەراورد بە پار ساڵ ئەتوانین بڵین لە سەر و ئاستی پار ساڵەوەیە و هەنێ ناوچە لە ئاستی پارە و هەنێ ناوچەش کەمترێکە بەڵام ئەوە نەبێ بڵین کە ئێمە پار ساڵ هەمووی بە شێوەیەکی گشتی وشتی بوو وشتەکان زیاتر لەسەر ناوچەکانی کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی ئیداری گەرمیان بوو کە بەڕاستی ئەو ناوچانە وشتێکی تەواوەتی بوو بەڵام ناوچەکانی تر بەپێی جیاوازی شوێنەکان هەنێ شوێن تەڕ بووە هەنێ شوێن تا لە ئاستی تێکرایەکانیان بووە هەنێ شوێن کەمێک لە خوار تێکرایەکانی یعنی کاکا سێمی وەکو هاوڵاتیان ئەتوانین دڵنیابین لەوەی کەیتر ئەم ساڵمان وشکە ساڵ نابێت یاخۆ دەتوانین دڵنیابین لەوەی هەمووکو سەرچاوی ئاوی کە لە پێشەکێکەشا باسم کرد هەمووکو سەرچاوی وزەش بتوانین پشت بە ئەو ڕێژە بارانبارینە یاخۆ ڕێژە ئاوی کە هەمانە
پشتی پێ بەستی لە وەرزەکانی داهاتووە بەڵێ وەکو ئیشارەتمان پێ ئێمە سێ وەرزەک تا ڕادەیەک ئاستی بارانبارینەکان ناتوانین بڵین وشتی تەواوەتی بووە بەڵێ پار ساڵ و پێرا ساڵ ناوچەکانی گەرمیان وشتی بووە بەڵام ناوچەکانی تر ناوچە شاخاویەکان کە ئەمانە بارانی مسۆگەر و ئێمە بینیمان پار ساڵ زۆرترین بەفر تۆمارکران ئەم ساڵیش بە هەمان شێوە بارانبارینەکان بووە بەڵام ئێمە وەکو ئیشارەتیشمان پێ ئێستا وەرزی بەهارمان هەر لە بەردەمان ماوە ڕێژەی لە 135 و ئەم مانگەش و مانگی داهاتوش بە دەرنابێت لە شەپۆلەکانی بارانباری ئێمە هەر بۆ نمونە لە یەک دوو ڕۆژی داهاتوە دووبارە شەپۆلێکی تری بارانبارین ئەم ناوچانە دەگرێتەوە ومێت دەکەین و پشتیوان بخوا کە ئاستی بارانبارینەکان بگاتەوە ئاسی تێکرایەکانی خۆی. باشە ئێمە ئەیبینین زۆر جار پێشببینی ئەکرێت بۆ ئەوەی کە ڕۆژی کەشوهەوا بە چ شێوەیەک بێت ئەم ساڵ چەند جار گوێمان لێ بوو کاگاسۆ وترا بارانبارین ڕوو ئەیا بەفر ئەبارێ بەڵام هەر نەبێت لە ناو شارەکانە نەئەبینرا ئەمە لەبەر ئەو گۆڕانکاری خێرانەیە کە بەم شێوەیە پێشبینیەکانش تەنانەت لانەی ڕاستەر نەچێت یاخود نەلانێ پێشبینیکردن لەبارەی ڕۆژی کەشوهەوا زۆر نابێ بە دڵنیاییەوە باس بکرێت. بەڵێ خۆی پێشبینیەکان بە شێوەیەکی گشتی شتێکی مطلق نییە ینی ئەو سنتەرە پێشبینیە جیهانیان نەشی یان ئەو دەستگا پێشبینیەکارانی جیهانیش کە پێشبینیەکان بڵاو ئەکەنەوانەیە هەموو 3 سەعات جارێک یا هەموو 6 سەعات جارێک ئەبدەیتەکرێتەوە تازاکرێت لەبەر ئەوەی کە ڕەگەزەکانی کەشوهەوا بەردەوام لە گۆڕانایە ئەگەر بەو شێوەیە سابت وایە و جێگیر وایە ئەوە ئەو سنتەرە پێشبینیانە هەموو ساڵێک لە مانگی یەکەوە پێشبینیەکیان دەرەکرد بۆ ساڵەکە تا سیوێکی 12 ئەو ساڵە بەو شێوە بێ ئێمە سات بە سات گۆڕانکاری ڕوە لەبەرەوە ناویشی خۆشی بەخۆی مانگ بارانە بارێ ئەمە بەڕاستی تا چەند دەکرێت دەوترێت 20 مانگ بارانبارینەمە تا چەند دەکرێت وەڕاستی کار ئەگەری هەیە ینی ئێستا ئێمە هەر لە ڕۆژانی چوارشەمەی داهاتوو کە دێت لە کاتەکانی ئێواری و بۆ کاتەکانی شەوە دووبارە ناسەقامگیریەک و ناجێگیریەکی کەشوهەوا ناوچەکان ئەگرێتەوانێت کە پێ دەچێت شەپۆلێکی بارانبارین ناوچەکە بگرێتەوە تا کاتەکانی شەوی هەینی بەردەوامی هەبێ و ئەگەری لێزمە باران و بارانی بە خوڕشەیە کە دیارە وتمان یەکە لە تایبەتمەندیەکانی بارانی بەهارە ئەو ناسەقامگیری و ئەو شێوە دابارینەیە گۆڕان لە سیستەمەکانی دابارینی بارانەکانە عادەتەن لە وەرزەکانی زستانە شێوەی بارانبارینەکان بە شێوەیەکی نەرمە باران و بارانی مامناوەندە بەڵام لە وەرزە گواستراوەکانی وەکو وەرزی بەهار وەرزی پاییز ئەم بەرزی و نزمیانە دەبێت زۆر جار بە شێوەی بارانی زیادەڕەوەی کە ئەبێتە هۆی ئاسی باران زۆر جار هەنێ ناوچە دەگرێتەوە هەنێ ناوچە ناگرێتەوە کۆمەوەی ئەم جارە بینیمان کە بە زیاتر کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیانوانە و بەڵام تا ڕادەیەکی زۆر کەم کاریگەری لەسەر پارێزگای هەولێر و دوهۆک هەبوو. زۆر باشە کاگاسۆ بینە سەر ئەوەی کە کاریگەری وشکە ساڵی بەکشتی لەسەر عێراق بەڵێ تا چەند کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەو وشکە ساڵێکە لە ناوچەکانی خواروی عێراق وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێ بەڕێستان لەوانەیە دار بندوێنێ لە کۆنفرانسێکی گەورەیە کە باسییان لە گرنگی جارێکی تر بژانۆی سەوزایی کرد ڕژانۆی ڕواندنی دارخورماکان کرد ئەو شکە ساڵێک کەوای کردو کۆچ دەست پێ بکات لە خواری و عێراقۆی تر خەڵک نەتوانێت بەوەی بێئاویەوە بژی کاریگەریە بێ لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەکانی خۆمان هەرێمی کوردستان بە پێی هەڵکەوتەی جوگرافیەکەی کە تەصنیفەکرێ بۆ من ناوچە شاخاوەکان و ناوچە پێدەشتەکان و ناوچە گەرمیانەکان بەراورد بە ناوچەکانی خوارەوانەیە هەمیشە ئاستی بارانبارینەکانی زۆرتر بووە هەرچی زۆری دابارینەکان هەیە لە ناوچەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی ناوچە شاخاوەکان کە ناوچەی شوێنی تایەکە تێکرای بارانبارینەکانی لە 1000 ملیم بۆ سەرۆوەیە و زۆربەی زۆری بەفربارینەکان هەر لەم ناوچانەیە بەراورد بە ناوچە خوارەکان کە کاریگەری بوون بە بیابانی لەسرە و زیاتر کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ئەمڕۆ دیارە بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بابەتێکی گرنگە و لە جیهانە ئەهمیەتێکی زۆری پێرە وەکو جەنابی شت ئاماژەت پێکرد کە دوێنێ ئەو کۆبوونەوەی کراوە لە بەسرە لە بۆ بە مەبەستی بەدواداچوون و کە ئایندەی گۆی زەوی بە شێوەیەکی گشتی دەرەنجامی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کۆمەڵێک دەرەنجامی تری ئەبێت لەوانە گۆڕان لە شوێنی دابارینەکان ئەمە بارانبارینەکانی گۆی زەوی جێگیرە
بەڵام ئەوەی کە کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر زەوی کە کردوێتی گۆڕانە لە شوێنی دابارینەکان هەنێ شوێن بەرەو بارانی زۆر ڕۆشتووە هەنێ شوێن بەرەو بارانی کەم ڕۆشتووە هەنێ شوێن بارانەکان بە شێوەی لێزمە باران و بە شێوەی دروستبوونی کارە ساتۆمانێ هەنێ شوێن بە شێوەی بارانی کەم و هەنێ شوێن بەرەو بە بیابانبوون ڕۆشتووە هەنێ شوێن بە سەرچاوە ئاوەکان کە ئەمانە دیارە بارانبارینەکان کاریگەریان لەسەر بژانەوەی سەرچاوە ئاوەکانیش هەیە بۆیە ئێستادا هەموو جیهان بایەخێکی زۆر بەم گۆڕانکاریانی کەشوهەوا و دەرەنجامەکانی چکە کاریگەری لەسەر ڕوەک دەبێت کاریگەری لەسەر زیندەوەران لەسەر مرۆڤایەتی تەنانەت کاریگەری لەسەر باری کۆمەڵایەتی و باری سیاسی کە زۆر جار ئەمە برسیەتی و قات و قڕی بەدوا ئەبێت زۆر جار کۆچکردنی بەدوا ئەبێت زۆر جار شەڕی بەدوا ئەبێت ئەمانە بۆیە لە ئێستادا ئەمە هەموو جیهان ئەهمیێتێک و بایەخێکی زۆر گرنگ بەم بابەتە ئێنکەوە کۆتا لەسەر ئاستی جیهانی کۆتا کۆربەندی شەرمەشێخ بوو کە پار لە مانگی 11 2022دا کراکە ئەمانەش هەر بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکان و گۆڕینی ئەو وزە کۆنانە دژەژینگەیانی کە بەکار ئەهێنرێت بە وزەی پاک و وزانی کە لە خزمەت مرۆڤایەتیایە. زۆر باش. یەک بابەت هەیە هەمیشە لە کاتی بارینی باران و بەفرە ئەم پرسیارە لاانێ زۆرجار دروستکات بۆ بژانەوەی کانیاوەکان بۆ بە تایبەت ئاوی ژێرزەوی ئایا بەفر باشترە کاک ئاسۆ یا باران بە حکومێک کە باران ڕێکی زۆرە بارێت و بەداخۆلای خۆشمان سیستەمێک نییە بۆ گلدانەوەی ئاواکە لای ئێمە کامی باشترەوە بە سوودترە بۆ خاکی ئێمە بەڵێ خۆی دیارە بەفربارینەکان کاریگەری زۆریان هەیە کە بۆی کە ئەمێنێتەوەوانێ و زەوی بە شێوەیەکی ئاسایی ئەو ئاوە هەڵدەمژێت و ئەبێتە یەکێکە لە سەرچاو گرنگەکانی یان تەغزیەکردنی ئاوی ژێرزەوی و سەرچاوەکانی ئاوی سەرزەویش وەجگە لەمانە هەر بارانبارینەکانیش هەموو بارانبارینەکان عادەتەن ئەو نمە بارانەی کە بە شێوەیەکی نمە ئەبارێت و بۆ کاتێکی زۆر ئەمە زەوی دەتوانێت سوودی لێ وەرگێ بۆ مەخزوونکردنی ئاوی ژێرزەوی و کاریگەری لەسەر بوشانەوەی ئاوی سەرزەوی و بارانە بە خوڕەکانیش دەتوانرێت سوودی لێ وەرگێرێ لە ڕێی مەسەلەن بەنداوەکانەوە بێ یان لە ڕێ ئەو پۆندانەوە بێ یان لە ڕێ ئەو ئەستێڵک و شوێنی گلدانەوەی ئاوانە بێت ئەتوانرێت ئەمانە هەمووی سوودی لێ وەرگێرێت چونکە ئێمە بەڕاستی ینی بارانبارینەکان ئێمە کە ئەڵێن مەسەلەن باران ئەوە نەملیم باری وە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ ڕووبەری هەر ناوچەیەکە لابێ مەسەن بۆ نمونە ئێمە بەنسبەت پارێزگای سلێمانی و هەر ئەو 104 ملیم بارانی کە لە ماوەی شەو ڕۆژێکا لە سلێمانی باری ئێمە ئەگەر تەحویلیکەین بۆ مەتر مکعب ئاو نزیکەی 9 ملیۆن مەتر مکعب ئاوەکات یعنی ئەمانە هەمووی بڕێکی زۆرە ئەگەر ئەمە پلانێک و نەخشەیەکی ئەوە هەبێت بە شوێنی گلدانەوەی ئاوەکان دەتوانرێت لە کاتەکانی وشکبوونا و یان لە وەرزە وشکەکانە سوودی لێوەربچێت. زۆر باشە باسی گلدانەوەی ئاوت کرد کە ئەمە زۆر گرنگە بۆی کە بتوانین لە کاتەکانی ترا ئێمە پشتی پێبەستین زۆر کات باسی واکە کاریگەری وڵاتانی دراوسێ لەسەر ئێمە بۆ گرتنەوەی سەرچاو ئاویەکان ئەمە تا چەند واکە کە وشکە ساڵی لە ناوچەکەمانە دروست بێت. خۆی دیارە خۆی ئەو شیانەی کە ڕووی لە ناوچەکان کردو ئێمە هەر بەوە نەبێت یانی ئەمە بەس بڵێن ئەم کاریگەریە بەس لەسەر هەرێمی کوردستان یا لەسەر عێراقا زۆربەی زۆری ناوچەکانی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست تووشی ئەم نەبوون ێستا ئەمە هەر بۆ نمونە دوێنێ راپۆرتێک بڵاو کراوەوە وڵاتێکی وەکو تورکیا کە دایمەن وڵاتێکی تەڕ بوو لە ڕووی بارانبارینەکانەوە ئەم ساڵ وشتی ئەو ناوچانەشی گرتوێتەوە ئەوە ئێرانە ئەوە سووریایە ئەوە عێراقا ئەمانە هەمووی کاریگەری بۆیە پێویستە ئیدارەدانێکی ئاو هەبێت لە وڵاتانە بتوانرێت بە شێوەیەکی مامەڵەکردنێکی زانستیانە بەکار بهێنرێت چونکە ئێمە ئەوڵ تا ئەخیر زۆربەی زۆری سەرچاوەکانی ئەو ئاوانی کێت لە وڵاتانی دراوسێوەیە ئەمانش هەموو بەرنامەی خۆیانیان هەیە کە ئێسایمە هەر بۆ نمونە چەندین بەنداو لەسەر ڕووباری دیجلە لەسەر ڕووباری فراد و لەسەر زەی بچووک لەسەر زەی سیروان ئەمانە هەمووی کراوە کە هەمووی بە مەبەستی سوودوەرگرتنی بۆ مانگە وشکەکان کە ئەوانی کە بە تایبەتی مانگەکانی 6 و 7 و 8 دیارەکە لەم کاتانەدا ئەم ناوچانە بارانبارینی نییە لەبەر ئەوە پێویستە کە ئەمە نظری اعتیبار وەربگیرێت و حسابی بۆ بکرێن. باسی کاریگەریەکانی لافاو بکەین کە زۆر جار لەمەی کە تۆ باسی شکرد ئەو ڕۆبارانەوەی کە لە شەو ڕۆژێکا باری
بینیمان لە میدیاکانەوە کە لە چەندین شوێنی ناوچەی سلێمانی لافاوی دروست کرد کامە باسی ڕاماڵینی خاکەکە و پێکاتی خاکەکە و لەوانەیە کۆمەڵێ گرفتی کە بەدوای خۆیان بێنێ ئەم لافاوی کە دروستە بێ کاریگەری ئەبێ لەسەر پێکاتی خاک و لەسەر ئەو ڕێژە ئاوی کە لە ژێر زەویا بمێنێتەوە یاخوی ئەمە سوودی لێ نەبینی بەڵێ خۆی لافاوەکان عادەتەن دیارە خۆی دەرەنجامی یان نەمەباران نەمەبارانێکی کەم بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بێت ئەمە بێتە خۆی دروستبوونی لافاو یان دابارینی بارانی بە خوڕ و بە لێزمە لە کاتێکی کەمە کە ئەمانەش زیاتر دیارن جۆری خاکەکەش دەورە بینێ لەمانە ئەو خاکانی کە ڕق و بەردەڵانین زیاتر ئەگەری دروستبوونی لافاوتیاهەتی بەراورد بوو خاکانی کە لمە و ئەوانەی بۆیە ئەبینی کە زۆر جار لە بیابانەکانە بۆ نمونە کە زۆر جار ئەگەر بارانی زۆریش بێت هین نابێت لافاو دروست نابێت لەبەری کە خاکەکەی ئەی مژێت لە هەڵکەوتەی شوێنەکەش لێژی و تەختانی زەویەکەش ئەمە دەور ئەبینێت ئەو دیارە عادەتەن لەو شوێنانی کە لێژگانیە لافاو زیاتر ڕوو ئەداد وەک لەو شوێنانی کە تەختانیە چونکە بارانەکانی ئەو ناوچە لێژگانیانە عادەتەن هینی شوێنە بەرزەکانیش دێتە ناوچەکانی خوارە و ڕێڕێوی بۆ خۆی ئەدۆزێتەوانی و ئەمە زۆر جار ئەگەر لەو ناوچانەدا ڕووپۆشی سەوزای و درەخت و ئەمانە نەبێت ئەبێتە هۆی ئەوەی کە پێوترێت تعریەی خاک خاکەکە لەگەڵ خۆیان ئەهێنێت یان زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە بە تایبەتی لە ناوچەکانی باشووری ڕۆژەڵاتی ئاسیا کە بارانبارینەکانیان بە هێزگار زۆرە ئەو ناوچانە زۆر جار ئەبێتە هۆی داڕمان و ڕۆچوونی خاکەکان ئەمانە ئەم کاریگەریانەشی هەیە زۆر باشە جا کاک ئاسۆ بێگومان ئەزانین لە ئێستا ڕەوشی کەشوهەوا لە جیهانە گۆڕانکاری بەسەرا هاتۆ بە بەردەوامیش ئەوترێت جیهان و با بڵێن زەوی بەرەو گەرمبوون ئەچێت هەر لە لای خۆشمان ئەم بابەتی بە بیابان بوون وشتە زۆر هەوڵی بۆ ئەدرێ بەڵام ئێوە بە حکمەوەی بەراورد ئەکەن لە نێوان گۆڕانکاریەکانی خۆمان لەگەڵ ناوچەکانی دیکە لە سەرگۆی زەویە تا چەند ئەبینن کە ئەم گۆڕانکاریانە لە لای ئێمەش دروست بووە توانیەتی هیچ کاریگەریەک لە لای خۆشمان دروست بکات بەڵێ خۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەموو مەبەستم لە پلەکانی گەرما لە بارین بەڵێ گۆڕانکاریەکانی دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی دیارە خۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا گۆڕانە یان لادانە لە ڕێڕەوی چەند ساڵی تێکرایەکانی ڕەگەزەکانی کەشوهەوا ئێستا بۆ نمونە ئێمە ئەو پلەگەرمایی کە لە ساڵی هەفتاکانە ئێمە ئەرشیفمان کردو کۆمان کردوەوە بەراورد بم پلەگەرمانی ئێستا وەکو تێکرایی لە ئێستادا بەرزبوونەوەی بەخۆ بینیەوە بەڵێ بەرزبوونەوەی پلەکانی گەرماش هەر هەبوو لە کاتەکانی خۆیدا ئێمە لە ساڵەکانی هەفتاکانە پلەی گەرمیمان هەبوو گەیشتۆتە 44 پلە و 43 پلە بەڵام ئەوەی کە ئێستا بەدی ئەکرێت لە دوای ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا بەردەوامی بەرزبوونەوەی پلەکانی گەرمان مەسەلەن بۆ نمونە هەراڵەن بۆ نمونە زەوی گەرمترین ساڵەکانی خۆی تاقی کردوتەوە ڕوبەڕووی بووەتەوە بەڵێ بۆ نمونە ئێمە لە ساڵانی هەفتاکانە لە مانگی حوت و هەشتا کە دوو مانگی گەرمن لەم ناوچانی خۆمانە مەسەڵەن بۆ نمونە لە مانگی حوتا تەنها 5-6 ڕۆژ پلەکانی گەرمان لە چلەکانە بووە بەینەما ئێستا هەموو سیوەک ڕۆژەکەی مانگی حوت و مانگی هەشت هەمووی لەسەر و چلەوەیە ئەمانە بۆیە کاریگەری دروست کردووە مەسەلەن پلەکانی گەرما کە ئەڵێن نزم بوون ئێمە بۆ نمونە لە ساڵی 1970 ناقسیان زەمان تۆمار کردو لە پارێزگای سلێمانی لە ناوچەکانی تر ئەمانە هەمووی هەبووە بەڵام بەردەوامیەکەی ئەمانەیە کە بەشێکە لە گۆڕانکاریەکان بۆ نمونە بارانبارینەکان هەم گۆڕانکاری بەسەرا هاتوو وەکو ئاماژەشم پێیا گۆڕانکاریەکانی لە ڕووی بارانبارینەکانەوانێ گۆڕانە زۆر جار لەو بەرزی و نزمی کە لە وەرزێکەوە ئێمە بۆ نمونە لە 1940 تا ئەو بارانەی ئێستا تۆمارمان کردووە زۆرترین بڕی بارانبارین لە 2010-2019 بوو لە وەرزی کە 1370 ملیم لە سنتەری پارێزگای سلێمانیا تۆمار کرا کە بەنداوەکان پڕ بوون ئەمانەش ئەتوانین بڵێن بەشێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە گۆڕان لە شوێنی دابارینەکانە گۆڕانکاریان بەسەرادێت وەکو ئاماژەمان پێ هەنێن شوێن بەرەو زۆربوونی بارانەکانە ڕوا هەنێ شوێن بە ماوەیە کاریگەری کەمبوونەوەی بارانەکانی وە جگە لەمانەش کۆمەڵێ فاکتەر کە پەیوەستە بە سیستەمە داینەمیکیە پستانەکانی کە کاریگەریان لەسەر نزمە پاڵەپەستوەکان هەیە زۆر وەرز هەبوو لە وەرزی بارانبارینەکە کاریگەری ئەو نزمە پاڵەپەستوانی کە ئەبنە هۆی بارانبارینەکان کەم دەبێتەوە
جێگیربوونی بەرزەپەستانەکان کە ئەمانە هەوڵ بۆ جێگیربوونی کەشوهەوا ئاات و هەروەها جگە لەمانە ئەو فاکتەرانەی تریان بەرزینزمەکانی باکووری ئەتڵەسی بەرزینزمی جەمسەری کە یان دیاردەکانی ئاڵنینە و لانینا کە ئەمانە پەچەکرداریان هەیە بۆ سەر گۆڕانکاریەکانی ئاو هەوای جیهان. زۆر باشە کاگا سۆبچینە لای ئەوەی کە ئیتر ئەو ڕێژەی کە هەمانە تا چەند گرنگە دەستی مرۆییتیانە بێ پارێزگاری لێ بکەین ینی زۆر جار بەداخەوە خۆمانین کەواکەی وشکە ساڵی دروست بکەین یانی بینی لە چەند ڕۆژ ڕابردۆ ڕێژە بارانە باری بینیمان لە بەتایبەتی بنبوونە بێنمەوە ناوچەی شارباژەر ئەگەر بڕۆی ئەو چەم و شوێنانەی کەوشکی کردبوو جارێکی تر بژاوەتەوە ئاوی تیاهاتۆ بەڵام بەداخەوە زۆر جار بەهۆی بیر لێدانێکی زۆرەوە زۆر جار بۆی کە کۆمەڵێک کارگە لەسەر ئەو دەریاچە و شوێنانە کارەکەن بۆ شتنەوەی چەولم و بۆ بەکارێنانی کۆمەڵێ بابەتی کە ئەمە وای کردووە کە ئەو سەرچاوانە بەرە وشک بوون بڕوە تا چەند گرنگە ئەمانە بتوانن پارێزگاری لێ بکەین بۆی کە ئێمە لە وەرزەکانی کە تووشی ڕوبەڕووی کەم ئاوی نەبینەوە یاخود تووشی وشکە ساڵی نەبینەوە. خۆی وەکو ئاماژەمان پێ ئەو بڕی بارانبارینەکان لە لای ئێمە تا ڕادێگەمەوە دوو وەرزی پێشووتری شەر بارانەکان کەم بووە ئەم وەرزش بەراورد بە وەرزی پارسەڵ دیارە ئێمە ئێستا لە ئێستادا وەکو نمونێ سلێمانیمانێناوە 469 ملیم باران باریەوە وەرزی پارساڵ بە هەموو وەرزی بارانبارینەکە 435 ملیم بارانباری بووە پێ ئەچێت لێشایمە وەرزی بارانبارینمان ماوە کە ئینشاءڵڵا بۆ ئەم مانگە و مانگی داهاتوش بارانبارینی تری باشمان هەبێ بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە بتوانین تا چەند سوود لەو ئاو باراناوانە وەرگین هەر لە دروستکردنی ئەو بەنداوانی کە خۆشبەختانە لە ماوەی ڕابردوودا دەنگۆی ئەوە هەبوو کە کۆمەڵێ بەندا و کۆمەڵێک شوێنی گلدانەوەی ئاو پۆند و ئەمانە دروست بکرێت کە بتوانرێ هاوڵاتیان و خەڵک سوودی لێ وەربگرێت و هەروەها دیارە ئێمە وەکو ئەوەی کە باسمان کرد ئاوی ژێر زەویش کەم بۆتەوانێ منسوبی ئاوی ژێر زەویش کەم بۆتەوانێ دیارە پار ساڵیش و پێرار ساڵیش هەر تا ڕادێک لە خواردێک ڕایەکانیەوە بوو لەبەرەوە کاتێکی زۆری ئەوێت تا ئەچێتەوە ڕێنج و ئاستی خۆی بۆیە ئەو لێدانی ئەو بیر و یان مامەڵەکردنی ناتەندروستیانەی لێدانی بیر و ئەمانەش چاودێری بکرێت و متابعە بکرێت. هیوادارین بەو شێوەیە بێت زۆر زۆر سپاس دەستەکانی خۆش زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای ئەوەی کە ئەو ڕێژە بارانبارینەی کە باریوە ئێمە چاوەڕوانی زیاتر ئەکەین بۆی کە بتوانین ئێمە زیاتر سوودی لێ بینین هەمووکو سەرچاوی ئاو هەمووکو سەرچاوی وزەش بەڵام مۆشی کە گرنگە خۆشمان بتوانین پارێزگاری لێ بکەین و بە شێوەیەک بەکاری بێنین کە تووشی وشکە ساڵی نەبینەوە